والله ما مساجينكم چارەسەری دڵتونگی چییە؟ دڵتون بێ چارەسەری چییە؟ هیچ کێشە و مەشاکیلێکت نەبێ دڵتونی قوربانگیان ئەگەر کێشە و مەشاکیلت نەبێ دڵتونی ئەبێت کۆمەڵی ئەسباب و هۆکاری هەبێت. بەڵێ یەک لەو هۆکارانە پشکردنە لە دین. هەر کەسێک یعنی دین لە ماڵەکەیان نەبوو، ژیانی دینی تیان نەبوو، ئیسلامی تیان نەبوو، خوای گەورە خۆی جوندیەک لە جوندیەکانی بۆ نێریە کە دڵتونیە. ئیبن قەییمە فەرمیە ناڕەحەتترین نەخۆشی دڵتونیە. خوای گەورە بۆ دڵی کەسێکی نێریە کە ئەو دڵە ئیمانی تیانە بێت. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. ئەگە خاوەن ئەم شارە بیت هەر دڵت تونە چونکە پشتت لە دینەکەی خوات. ئەگەر کێشەی دەرەکیشت هەبێ ئەبێ کێشەکان بگرین و دەرگاکان بگرین. والله ما مساجيان شكون لخوي گەورە بزیابێ نێژەکانم هەمووی بە جەماعەت دەکەم لەخوای گەورە بزیابێ. کێشەیەومان نییە دین لەگەڵ دینا زۆر ڕێگین لەخوای گەورە بزیابێ. لەخوا بزیابێ. ئەی چۆن هەر لەخۆیەوە دڵت تونە؟ والله لە هەنێ حاڵەتە ئێواران دوای نان خواردن دوای نوێژی عیشا ئەوانە دڵم تونگەوێ نازانم هۆکارەکەی چی. هەر لە بەراش؟ هارە والله. چۆن قەت ڕوقەی شەرعیت بۆ خۆت کردووە؟ نا والله. ئەی بۆچی ناچی ڕوقەی شەرعی بۆ خۆت کەیت؟ والله مام مساجیان ڕوقەی شەرعی باشە؟ زۆر باشە. ئەتوانی دەست لەسەر دڵت دانیت؟ بەڵێ. با من هذه جواب ما بقدر بس أعطيه دولار. ما شاء الله مساجي. براكم باشي وزعت باشا. والله على خوي گەورە بزێ ما مساجي هستم بەدڵ خۆشی گرت. دەیت هیچ نییە قوربانگیان هیچ نییە. دوعا بکە زۆر دوعا بکە خوا ئەو دڵتونیە لەسەر لا بەبراشرینەکەم هیچ نییە لەخوا بەزیە بێت. لەخوای گەورە بزیابێ. والله ما مساجیانەوە ماوەیەکشام لێ دەوری دەشەیەکە بێ لە دوای نوێژی عیشا هەر لە خۆمەوە نازانم دڵم تونگە بێ. ژنت هەیە؟ حەز بە دڵتونی ژنت هەیە؟ نا والله ما مساجی. بڕۆ ژنێ بێنە تەرتیبات لەگەڵ یا بۆ خۆت دانیشە دڵسەغڵەتی هەر نازانی باوەڕتە بێت هەر نازانی مانای دڵتونی بەس ژنی چاک. والله ڕاست نەگەم. ئەوەی کەوا تەقڵەت پێ لێداوەیەت کات بە فلیم ئەوە ناڵێت. بەڵێ والله ڕاست نەگەم. ئەو ژنەیە زانی چی؟ ئەڵێی بمرە ئەمرێت. بڕۆ ئەڕوا دانیشە دانیشتێ ئەو ژناڵێت. ژنێکی دیندار و خواناس ژنیە بە مانای کەلیمە بزانێت خۆی پۆشاکی خێزانەکەیەتی خێزانەکەی پۆشاکی خۆیەتی وەکو ڕوحی خۆی تەماشات بکات. یعنی بمرێ لەبەرت بمرێ لەبەر یعنی ئەو شوێنەی بیوێ کە تۆ لەوێ ئەژیت. قوربان ئەو لادەیە بێت کە تۆ تایە لە دایک بوویتە. قوربانی ئەو گەڕەکە بێت کە تۆ لەو گەڕەکەیا ژیاویت. قوربانی ئەو دایکە بێت کە تۆ لەسکی ئەو دایکە بەربوویتەوە. ئەو ژناڵێن قوربانگیە. ئەو ژنە بێنە گیانەکەم ئیتر لە دوای عەسرانەوە ئاوا عەسرە چایەکی لەگەڵا بخۆ و مەغریب بڕۆ بۆ مزگەوت و دوایی وەرەوە لەگەڵ خۆتا 2 کیلۆ تەماتە و 4 کیلۆ پرتەقاڵ و 2 کیلۆ مۆز و هەنیە شەکەریات و حەلەویات و شیلەمەنی بێنەرەوە وەرە دانیشە لەگەڵیا بزانە دڵتونیە زانی چیە قوربانگیان. والله ڕاست دەگەی مام مساجی ئینشەڵڵا ئینشەڵڵا. بڕۆ هەمووتانم دەفع کردووە بەس نایگەنن فایدەی چی. والله دست خوش به ما مساجی ممنونتم عزیزم تا ما مساجی با قربان با قربان ما مساجی رزق حافظ بسرچ